بسم الله الرحمن الرحيم وبالحق أنزلناه وبالحق نزل وبالحق أنزلناه وبالحق نزل وما أرسلناك إلا مبشرا ونذيرا وما أرسلناك إلا مبشرا ونذيرا. چواردەهەمین ئاهەنگی ساڵانەی دەستگای نووری حکمە لەقی سلێمانیە کە پۆلیشی زۆر لە خوشکان و برایان ئیجازەی قیراءات وەرەگرن لە قیراءات و ڕیواتە جۆر بە جۆرەکان کە ژمارەیان زیاتر لە 245 کەسە ئەوانەی کە مۆڵەت وەرەگرن ئەو مامۆستانش کە مۆڵەتیان پێدەن ژمارەیان لە 105 کەس زیاترە. شانی باسە ئەم ئاهەنگە ساڵانە نووری حکمە سازێکاوە پێڵستێ. زۆربەی زۆری ئاهەنگەکان با بڵێن لە مزگەوتە ئەنجام درراوە ئەمساڵ لە هۆڵی هونەر ئەنجام دێن کە تقریبن ساڵێکترش هەر هۆڵی هونەر ئەنجاممانداوە. الحەمدوللا خەڵکیی زۆر بەشدارە و خەڵکیی زۆر جەماوەریشی زۆر هاتووە بۆ بەشداری ئاهەنگەکەمان. ئەمایکێکە لەو ئاهەنگە گەورانەی کە دەستگای نووری حکمە ساڵانە ئامادەیە کە ئەم ساڵی ژەوە چواردەهەمین ئاهەنگێتی حملە بە بەشدارێکی زۆری قوتابیان ئەم ساڵ تقریبا 230 بۆ پشتەوە قوتابی ئیجازەی وەرگرتووە. ئەوەش جوهد و ماندووبوونی مامۆستایان ئەنرخێنێکە لە خزمەتی ئەو ڕۆڵی ئەو خەڵکی شارەکەمان بووە کە توانایەکی زۆری لە پێناو قوتابەکانە سەرف کردەوەی کە بتوانە قوتابەکان بێگاتە و ئاستەی کە دیان کاتە ئەهلی خوا لەسەر زەوی. ئەمە شانازی بۆەوە بکەین کە بتوانین خزمەت لەژی ئەم دینە بکەین لە ڕێی ئەم پەیامی قورئانەوە. ئەم پەیامی قورئانە بۆ سەرتاسەری هەموو جیهانە بۆ هەموو خەڵکەکانە بەبێ جیاوازی. الحەمدوللا بە فەزلی خوای گەورە ئەوەی کە من ئەم ساڵ کردومە 18 خێرخوا ئەژدامین ئیجازەی وەرگرتووە. ئەوەش فەزلی خوای گەورە داواکەین لە خوای گەورە لێمان قبوڵ کە بیکاتە توێشێک بۆ قیامەتمان. هەموو مامۆستاکانیش الحەمدوللا بە دڵسۆزانە هاتوونە پێشەوە و الحەمدوللا فێرخوازان لە شارەکەمانە چۆن ئەڵێ پێشبڕکیانە لەسەرەوەی کە هەر کەسە ناوی خۆی تۆمار کە هەتا مامۆستا وەرگری. یعنی زۆر جار لە حکمە قوتابی هەیە فێرخواز هەیە ناوی ئەنووسێ بۆ ماوەیەکی زۆر ئەنجا تەلەفۆنی بۆ کرێ سەری بەرەکەوێ لای مامۆستایەک قورئان بخوێنێ. ئەوەش فەزلێکە کە خوای گەورە بێمێ بەخشیوە. هیواداری خوای گەورە بیکە بە توێشێک بۆ قیامەتمان و لە ئێمەش و لە هەموو ئەو برا خوشکانەش وەرگرێت. ئەمڕۆ من سواز بەخوای گەورە 4 قوتابیم هەبوو، یەکێک لەوانە 10 بوو ئیجازەی 10 وەرگرت. من تقریبا لە 2000 مۆڵەتەم وەرگرتووە. 4 ساڵ 5 ساڵی لەگەڵم خوشکە خەریک بووم. ئەخوا بەزابەویش تەواوی کردووە. خوشکەکە مۆڵەتی وەرگردووە ماهەنگە بڵێیت ئەتوانێ دەوەی هینێکمان هەیە امتحانێکمان هەیە ئیمتحانی مامۆستایەتی بەس بۆ 10ەکە نا. ئەمە بۆ ئیمامی حەفسە بێت امتحانێک یەکەین و ئیتر و کاتە و مامۆستای ئەتوانێت لەو سەنتەرە بەردەوام بێت ئیجازە بات. ئەتوانێت تەلەبە وەربگرێت و ئیجازەی خۆی بێت. تەلەبەی وا هەیە بە 2 ساڵ تەواویەکە. من تەلەبەم لەلا بۆ بە 8 ساڵ تەواومان کردووە بەبێ دابڕانیش. بەڵام تواناکەی هەرەوە نەبووە. 8 ساڵ ئەنجا توانیمانە ئیمامی حەفس تەواو بکەین. تەلەبەشمان هەیە بە 2 ساڵ ئەتوانێت هاتشمانە بە ساڵ و نیوە دەتوانێت قیراءەتی ئیمامی حەفس ببڕێت کە ئەمیان تۆزە قورسترە. بەڵام ئیجازەی 10ەکە لە هەمیان قورسترە تەبەن بە 20 جۆر ڕیوا دەخوێنی و بە 10 قیراءە دەخوێنیت. وێکردنەوەی پەیمان بۆ دینی خودا دووبارە دەکەنەوە. منیش موژدەیەکی خۆش بۆ دایکان و باوکانی بەڕێز دەکەم بە دیاری لە ڕۆژی دواییدا لە بەهەشتا ئێوەش تاجی زێڕم دەخرێتە سەرتان بەهۆی ئەوەی ڕۆڵەکانتان فێری قورئان بوون. ئای کە بەزلێنانێکی گەورە و شایستەیە. لێرەوە دەستخۆشی لە خێزانەکەم لە هاوسەرەکەمەکەم و دەستخۆشیکی زۆر گەورە لە مامۆستا بەڕێزەکەم ئەەکەم کە هاوکارێکی زۆر گەورەم بووە. من ئەمڕۆ مۆڵەتی ڕیوایی ئیبن کەثیرم وەرگرت الحەمدوللا و ئینشاءالله هەر بەردەوامە بم. ومە دەخوازم ئەم جارە شەهادەی
حافظ قورآنی وەربگرم ئینشاءالله. ئێستا ئەتوانم ڕیوای حەفس و ئیبن کەثیر بڵێمەوە. پێش هەموو شتێ سوپاس بۆ خی گەورە، دواتر سوپاس بۆ ئەو کەسانەی کە هاوکارمان بوون، هەتا لە ماڵی دایک و باوکی سوپاس بۆ خوا دایک و باوکێکمانە بووە کە هەموو کاتێ هاوکارمان بوو لە خزمەتی ئەم کار و پرۆژانەیە بوون. ئێستاش الحەمدوللا سوپاس بۆ هاوسەرم بۆ ماڵی خەسووم کە هەمویان هاوکار من توانیمە الحەمدوللا لەگەڵ کاروباری ماڵەوە لە خزمەتی خوێندکارانی قورئانی شابم سێتە لە بەم هەبووە، هەر یەکێکیان مۆڵەتی حەفسی وەرگرتووە هەرسێکیان. مرۆڤ ئەگەر دەستیایە کارێکی خێر وەنیەتی بۆ خوا بۆ خی گەورەش کارەکەی بۆ ئاسانەکە و بەرەکەتی ژەخاتە هەم کاتیەوە هەم تەمەنیەوە. جا ئینشاءڵڵا من داوام ئەوەیە لە هەموو گەنجان و مامۆستایانی تریش بەعام لە خەڵکی بەگشتی ئەگەر ئەتانێ بەرەکەت بکەوێتە ژیانتانەوە، کەسابەتتانەوە، ماڵ و مناڵتانەوە خەریکی قورئان بن، لە ئەهلی قورئان بن ئینشاءڵڵا. ڕێژەی خوشکان عادەتەن لەم وڵاتانەیە زیاتر ئەیبینن. ئەوە هۆکارەکەی چییە؟ وەڵاهی زیاتر پابندن بە سنتەرە و مامۆستامان زیاترە و ماشەڵڵا تەلەبەمان زیاترە و الحەمدوللیلا.